ئیمڕۆ هاتین ئێمە لەگەڵ ئەم هەواڵانەمان جارێکی تر بڵێن کە ئێمە مامەجیان خوێندکاری قوتابخانەکەی تۆین، درێژە پێدەری بەرنمەکەی تۆین، ئێمە خزمەکاری خەڵکین، ئێمە درێژە پێدەری ئەو بەرنام و سیاسەتە بووین کە ئەو دایڕشت. ئێمە جارێکی تر لێرەوە لەسەر گۆڕی مامی مەزنمان لەسەر مەزارەکەی ئەو پەیمان ئەین کە خزمەکاری خەڵک بین کە بەرنامە و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو خۆی جێبەجێ بکەین بە تایبەتی لە دوای کۆنگرە سەبارەت بە کۆنفرانسی کۆمیتە و مەڵبەند ئێمە چاوەڕێی تەواوکردنی کارنامەی مەکتەبی ڕێخستنەکەین لە دوای تەواوبوونی کارنامەکە و تەصدیقکردنی لە ئەنجومەنی سەرکردایەتی بەپێی ئەو میکانیزمەی کە دائەنرێ ئەو میلاکانەی کە بۆ مەڵبەند و کۆمیتەکان دائەنرێ ئێمە دەست دەکەین بە کۆنفرانسی مەڵبەند و کۆمیتەکان. ئەو لایەنە بێنە